ژمارەیان لە زیادبووندا بێت و ببنەوە بێت بۆ ژیان دووبارە بەخێر هاتن سەرچاومان. سەرۆکی ناوەندی دەوری نێودەوڵەتی فەڕەنسی بۆ ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە دەیەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بە هاوکاری سەنتەری نێودەوڵەتی فەڕەنسی بۆ بیرمەندان و داهێرانان لە شاری هەڵەبجە و لە زانکۆی هەڵەبجە سازەکرێت کە تێیدا 10 زانکۆی حکومی بەشدارە بن لەگەڵ 8 زانکۆی تایبەت دابەش بوون بەسەر 10 پارێزگایی هەرێمی کوردستان و عێراق. لە هەمان کات شارەسەر ئاسی نێودەوڵەتی توێژەران لە هەر سێ دەوڵەتی فەڕەنسا و ئەڵمانیا و مێسر لە کۆنفرانسەکەمانە بەشدارە بن. کۆنفرانسەکانمان بواری جیاوازی گرتووەتە بەرەوە، داهێنەرەکان بریتین لەوانەی کە داهێنانیان کردووە لە بواری پزیشکی، لە بواری ئەندازیاری، لە بواری زانستە مرۆڤایەتیەکان، لە بواری فیزیا، لە بوارە جیاوازەکانە تایە داهێنانەکانیان باسەکەن لە هەمان کاتیشا لەدەرەوە بە شێوەی پۆستەر داهێنانەکانیان خسۆتە ڕوو. گرنگە هەم بۆ هەڵەبجە و هەم بۆ زانکۆی هەڵەبجە، بۆ شاری هەڵەبجە مرکزی داهێنان بووە لە پێشووترا، سەنتەری داهێنان بووە لە بواری ئەدەبی و شێعر و خەباتی سیاسی و ڕۆشنبیریە. ئەمڕۆ ئەم هەمووە داهێنەرە کە ژمارەیان 82 داهێنەرە لە خۆ ئەگرێت و پێشوازیان لێکە، ئەمە خاڵێکی گرنگە. زانکۆی هەڵەبجەش بەڕاستی لەگەڵ هەموو ئەو زانکۆ بەشداربووانەی کە لە کۆنفرانسەکە هەن لێک تێگەشتن ئیمزا ئەکا و بە تایبەتی لە سەر ئاسی کۆلێژەکان. لە هەمان کاتیشە ئاڵوگۆڕی زانستی لە نێوان زانکۆی هەڵەبجە و توێژەرانی زانکۆی هەڵەبجە لەگەڵ هەموو زانکۆ بەشداربووەکان ئەمڕۆ ناساندێک پێکەوە کرێت. و خۆم بە خۆشحاڵ ئەزانم ئەمڕۆ وەک شارە زوریەک وەک هەڵەبجەیەک ئێمەش وەک داهێنەرێک بەشدارین لە نمایشێکی نێودەوڵەتی کە لە محافزەی هەڵەبجەی شەید دەکرێت. بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیە و داهێنانەکانی من بریتیە لە پێشخستنی ترەکتۆری جۆری ئەنتەر و گۆڕانکاری و داهێنان و تەجدید تازەکردنەوە و سوپاس بۆ خواتای ئێستا توانیمانە سەدەها ترەکتۆر تازە بکەینەوە و پێشیان بخەین و داهێنانی تیا بکەین و جوتیارەکانمان سوودی لێ ببینن. کاریانەی کە ئێمە کردومانە دیارم تراکتۆرانە خۆیان تاگەکسلن، ئێمە کردومانە بە دەبڵ ئەکسل و بەستەنها 2 برێکە، ئێمە کردومانە بە 4 برێک 4 برێکە واتە سەلامەتە لە هەموو سەر و خوارکە و سەرۆژوورێک سەلامەتە، برێکێکی زۆر باشی هەیە و هۆرس پاوەرەکەیمان زۆر زیاد کردووە، تقریبەن کردومانە بە 2 بەرانبەر و توانیمانە تیژڕەوی بکەین لە 25 کیلۆمەترۆ بۆ 50 کیلۆمەتر لە سەعاتێکە و توانیمانە دەبڕایەتەری لەسەر بەسینکەوە بە هیچ شێوەیە گەرمی نەکاتوانە هەموو کاتوانای کارکردنی هەبێ و گۆڕانکاری تریشمان زۆر کردووە و بەپێی ئەو کەسش کە داوای تراکتۆرەکەیەکە ئێمە گۆڕانکاریەکانی بۆ ئەکەین و هیچ باکمان نییە لەوەی کە داوامان لێکرێ بۆ جوتیارەکان.